لقی سلێمانی دەستەی یاساناسانی کۆمەڵی دادگەری پانێڵێکی کراوەی بۆ چەند شارەزایەکی هەڵبژاردن ساز کرد و تیایدا باز لە گرنگی هەڵبژاردن و داتاکانی کۆمەڵ لە هەڵبژاردنەکان و کاریگەری بڕیارەکانی دادگای فیدراڵی کرا. ئێمە وەکو لقی سلێمانی دەستەی یاساناسان هەستاین بە ئەنجامدانی ئەم گفتوگۆ کراوەیە لەبەرەوەی هەڵبژاردننی کوردستان نزیکە لەسەر هەر ئەساسە ئەم گفتوگۆیەمان دروست کرد ڕێکخست ئەو بابەتانی تیا باسکرا یەکەم ئەو گۆڕانکاریانە بوو دوای بڕیارەکەی دادگای باڵای ئیتیحادی هاتوتە ئاراوە لەسەر سیستەمی هەڵبژاردننی کوردستان ئەو داتایانی کۆمەڵ کە لە هەڵبژاردنەکانی پێشودا لە 2005 تا 2021 بەشداری هەڵبژاردنەکانی کردووە داتاکان قرایە ڕوو زایدەن گرنگی ئەم هەڵبژاردنە بە هەموو هێزە سیاسەکان و بە تایبەتی کۆمەڵی دادگەری. ئەم قسەی کە من ئێستا کەم ئەمە قسەی ئێستام نییە بەڵام لە دوای بڕیاری محکەمەی اتحادیە چاودێرێکی هەڵبژاردن بڕیارەکەی دادگای فیدراڵی لەبارەی گۆڕانکاری لە سیستەمی هەڵبژاردن بە گرنگ دەزانێت و دەڵێت دەبوو پێش دادگای فیدراڵی یەکێتی و پارتی خۆیان لەسەر ئەم یاسایە ڕێک بکەوتنایە. سێ کورسی لەگەڵ ئەم سیستەمە باشیش ناکا بە تایبەتیش ئەگەر ئەبوایە بەڕاستی ئەم حیزبە سیاسانە خۆیان بیان کردا بە تایبەتی یەکێتی و پارتی پێویستیان بەوە بوو کە خۆیان ڕێبکەون لەسەر ئاڵگۆڕانەی کە بریانە بەردەمی محکەمەی اتحادی و خۆیان ئەو گۆڕانکاریانیان کردایە نەوەکو محکەمەی اتحادی ئەوەی محکەمەی اتحادی کردوێتی ئەوە خواستی ڕێکخراوەکانی بواری هەڵبژاردنە چەندین ساڵە کار بۆەکەین بەوەی داریمان لە پرۆسی سیاسی کرد. بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری دەڵێت بەپەی داتاکانی بەردەستیان نەماوەی ڕابردوو پێشبینی دەکەن دەنگەکانی کۆمەڵ بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان زیاتر بکات. سێ هێز بە پێ و داتایانی لە بەردەستپانانی سەرجەم هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هەڵبژاردن بۆ هەڵبژاردن کۆمەڵی دادگەری کوردستان لە هەموو کاتەکان توانیوێتی زیاد بکە بە ژماری دەنگ و یان بە ژماری کورسی بۆ ئەم هەڵبژاردنش ئێمە بە پێ و داتایانە بە پێ و حاڵاتانی کە خۆمانێ چاومان لەوەیە کە ژماری کورسەکانمان زیاد بکە بۆ ئەوەی کە بتوانین نوێنەرانێکی باشتر بنێرینە هەرێ پەرلەمانی کوردستانی شاڵە. دەی شەشی ئەم ساڵ وەکو ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری کراوە و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق خۆی سەرپەرشتی پرۆسەکە دەکات. هەرچەندە دەنگۆی جارێکی تر دواخستنی هەڵبژاردن هەیە و بڕیارەکانی دادگای فیدراڵی بەویستی دەسەڵات نییە بەڵام کۆمەڵ پێی وایە لەوە زیاتر نابێت هەڵبژاردن دوا بخرێت بۆ ئەوەی شەرعیەتی یاسایی بۆ دامەزراوەکانی هەرێم بگەڕێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.